پێشکی هیوای سەرکەوتن بۆ مانگرتوانە خوازم بە پێشەنگایەتی لەیلا گۆڤەن و ناسر یارگەز هەموو هەواڵان و ئەو هەواڵانی کە دەستیان بە مانگرتن گرتووە بۆ گۆشەگیری ڕێبەر ئاپۆ. ئەمڕۆ ئێمەش لە شاری سلێمانی ئەمە هەشتاویەک ئەخیری هەشتاویەکە گروپی هەشتاویەک ئێمە وەکو ژنێکی لە باشووری کوردستاندا بۆ پشتیوانی مانگرتوان ئێمەش مانگرتنی خۆمان ڕاگەێنین بەو پێشەنگایەتی کە ئەمڕۆکانە لە هەر چوار پارچەی کوردستان دەستی بە مانگرتن کردووە بۆ تێکشکاندنی گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ لەسەر ئەو زیندانە سیاسیانەی کە لە باکووری کوردستاندا لەژێر دەسەڵاتی سەرمایەداری و ڕژێمی تورکدایە. ئێمە پشگیری خۆمانەکەین بە هەموو هێز و توانەمان ئەوەی بە ئێمە بکرێ ئەرکی سەرشانی خۆمان ئەبینین بتوانیت کە هاوکاریان بین لە ڕووی هێزەوە لە ڕووی مانگرتنەوە لە ڕووی قەڵەمەوە. داواشم لە هەموو ژنان هەیە لە هەموو ژنانی جیهان کە بتوانن بێن بەشداری ئەو مانگرتنە بکەن کە گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ نەبێت لە گۆشەگیری لەسەر گەلەکەمانە لەسەر تەواوی مرۆڤایەتیە. سیستەمی کاپیتالیزم بەڕاستی تاکی کردوتە کۆیلە بۆ تەواوی جیهان، بەڵام سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتی سیستەمی ڕێبەر ئاپۆ فکری فەلسەفەی ڕێبەر ئاپۆ تاکی کۆمەلگا بەهێزەکە تاکی گۆڵمەلگا پەروەردە ئەکا. ئێمە لەسەر ئەو فکر و فەلسەفە و ڕامانەی ڕێبەر ئاپۆ تێکۆشانەکەین لە بەرامبەر دوژمندا لە بەرامبەر سیستەمی سەرمایەداریدا دەوڵەتگەراییدا. ئێمە ئەتوانین بەردەوام بین هەتا گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ هەڵنەگیرێ لەسەر ئەو زیندانە سیاسیانە هەڵنەگیرێ. ئێمە مانگرتنمان هەر بەردەوامە بێ هەتا ئازادی بەرقەرارەکەین. ئیشەڵڵا ئازادیش هەر بەرقەرار ئەبێت چونکەم نزیکە لە تورکیادا چەماوەیەک هەیە تێکشکانێک هەیە لە بەرامبەر سیستەمی دەسەڵاتدارێتی. ئێمە بە فکری ڕێبەر ئاپۆ فکرێکە کە هەر بۆ گەلی کورد نییە بۆ تەواوی مرۆڤایەتیە بۆ هەموو دنیاە. ئەوەش بە دژمنان باش بزانن کە فکری ڕێبەر ئاپۆ پەرەیستاندووە لە تەواوی جیهاندا بە هیچ سیستەمێک و هیچ دەسەڵاتێک تێک ناشکێ چونکەم ئەو ئیرادە و فەلسەفەی کە لە ڕێبەر ئاپۆدایە خۆبەخشانەیە بۆ هیچ پلە و دەسەڵات و سەرمایەک نییە. هەموو گەلی کوردیش بۆ خۆبەخشی کارەکە بۆ تێکۆشانی ئەو ئازادیە.